لە واشنتۆن ئەوەی پارتی و یەکێتی نەیانەوێت بیبیستن ڕاگەیەندرا. بۆچی ئەمریکا پێی وایە قەوارەی هەرێم لە مەترسیدایە؟ ئەو چەترە پارێزەرەی کە ساڵانێکی زۆر واشنتۆن بۆ هەرێمی کوردستانی دابین کردبوو خەریکە دادەڕمێت. ڤیکتۆریا تایلۆر بەڕێوەبەری دەستپێشخەری عێراق لە ئەنجومەنی ئەتلەنتیک و بارپرسی پێشوو لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە چاوپێکەوتنێکی لەگەڵ دەستگای ئەمارگی پەیامێکی توند و ڕاستەوخۆ ئاراستەی سەرکردایەتی سیاسی کوردەکات ڕایگەیاند چیتر چاوەڕێی واشنتن مەبن کێشەکانتان بۆ چارەسەر بکات. تایلۆر ئاماژە بە گۆڕانکاریەکی بنەڕەتی دەکات لە سیاسەتی ئەمریکا و دەڵێت ئیدارەی ترامپ وەک ئیدارەیەکی پێشووی خۆی دەزوەردان و نێوەنگیری لە نێوان هەولێر و بەغداددا ناکات. ئەم پشتلێکردنە لە کاتێکدایە کە مەترسیەکی دارایی گەورە لە ئارادایە هاوکاریە داراییەکانی ئەمریکا بۆ پێشمەرگە لە 6 ملیۆن دۆلارەوە بۆ تەنها 1.3 ملیۆن دۆلار دابەزیوە و لە ساڵی داهاتوش بە تەواوەتی کۆتایی دێت بەبێ ئەوەی هیچ ئومێدێک بۆ نوێکردنەوەی هەبێت. بەپێی لێدوانەکانی ئەم بەرپرسەی دامەزراوەی ئەتڵەنتیک ناکۆکی نێوان پارتی و یەکێتی تەنها زیانی بەناوەخۆ نەگەیاندووە بەڵکو پێگەی کوردی لە بەغدا بە تەواوەتی لاواز کردووە. لە بریەوەی کورد وەک یەک بەرەی بەهێز بەرامبەر ناوەند بوەستێتەوە ئێستا بەهۆی ململانەی ئەو دوو حیزبە دانوستانەکان بوونەتە سێجەمسەری. ئەمەش دەرفەتی بۆ لایەنە عێراقیەکان ڕەخساندووە تا سوود لەو پەرتەوازەیە وەربگرن و مافە دەستوریەکانی هەرێم پەک بخەن. تایلۆر هۆشداری داد کە پەککەوتنی پێکێنانی کابینەی نوێی حکوومەت بۆ ماوەی 19 مانگ نیشانەیەکی زۆر مەترسیدارە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی. ئەم چەقبەستویە نیشانی دەدات کە دامەزراوەکانی هەرێم لە لێواری دارماندان لە کاتێکدا کە هەرێم ڕوبەڕووی هێرشی گروپە میلیشیاکان و گوشارە داراییەکانی بەغدا دەبێتەوە. درێژەدان بە ناکۆکیەکانی پارتی و یەکێتی وەک خۆکوژیەکی سیاسی دەردەکەوێت چونکە بەبێ یەکگرتووی ناوەخۆیی و چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغداد هەرێمی کوردستان لە بەردەم هەڕەشەی جددی لە دەستدانی قەوارەکەی و بێبایەخبوونی لای هاوپەیمانە نێودەوڵەتیەکانیدایە.